خانمی یەکەمی ئەمریکا لەگەڵ ڕۆبۆتێک کە ناسراوە بە فیگەرسێ لە هۆڵێکی کۆشکی سپی دێنە ژوورەوە بۆ کۆبوونەوەیەکی لووتکەی جیهانی سەبارەت بە پرسی پەروەردا لە سەردەمی تەکنەلۆژیای دیجیتاڵ و ژیری دەستکردە. ڕۆبۆتی فیگەرسێ بە ژیری دەستکرد بورنیادراوە. توانای ئاخاوتن و ڕۆیشتن و بڕیاردانی ڕاستەوخۆ هەیە. فیگەرسێ وتاری کردنەوەی لووتکەکەی دەست پێ کرد. ئامادەبووان هەمویان وەستا بوون بۆ بیستنی پەیامەکەی. Thank you, First Lady Melania Trump, for inviting me to the White House. It is an honor to be at Fostering the Future Together's Global Coalition inaugural meeting. I'm Figure 3, a humanoid built in the United States of America. I am grateful to be part of this historic movement to empower children with technology and education. Welcome. Bienvenido. فیگەرسێ بە 11 زمانی جیاواز بە خێراتنی ئامادەبوانی کرد. أهلاً وسهلاً. شاغتم. Mogesalmebet. Bruchim Abaim. Laskavo Prosimo. Dobrodošli. Thank you. وەک لە دیمەنەکەدا دەردەکەوێت مەلانیا ترامپ لەگەڵ بریگێت ماکرۆن خانمی یەکەمی فەرەنسا و لەیلا حەسنا خانمی یەکەمی مەغریب و ئامادەبوانی تر وەستاون کاتێک ڕۆبۆتی فیگەرسێ لەسەر فەرشی سوور کۆبوونەوەکە بەجێدەهێڵێت. خانمی یەکەمی ئەمریکا سوپاسی بەشداری ڕۆبۆتەکەی کرد و جەختی کردەوە لە گرنگی ژیری دەستکرد لە پەروەردەی نەوەی داهاتوودا. Figure 3, thank you for joining me at day 2 of Fostering the Future Together. فیگەر 3 سوپاس بۆ بەشداریت لە ڕۆژی دووەمی لووتکەی بنیادنانی داهاتوو. تۆ یەکەم ڕۆبۆتی مرۆیی دروستکراوی ئەمریکایی کە میوانی من بیت لە کۆشکی سپی. لە ڕاستیدا وا جیهانی ئێمە دەگۆڕێت و لە ڕێگەی ژیری دەستکردەوە دەتوانین دەستمان بگات بە زانیاری چەندین سەدەی مرۆڤایەتی. لە ماوەیەکی زۆر نزیکدا ژیری دەستکرد لە مۆبایلەکانمان دەگوازرێتەوە بۆ ڕۆبۆتەکان بۆ دابینکردنی خزمەتگوزاری. لە لووتکەکەدا جەخت کرایەوە لە گرنگی پاراستنی منداڵان لە مەترسیەکانی دنیای دیجیتاڵ کاتێک لە چەندەیەی داهاتوودا ژیری دەستکرد هەموو کایەکان دەگرێتەوە.